زانست و تۆژینەوەکان ئەو هێز و توانایان کە خزمەتی مرۆڤایەتی دەکەن. ترسی گەورەی زاناکان و هاوکارانیان و خوێندکارانی زانکۆکان لەم خۆپیشاندانەدا ئەوەیە کە بڕیارەکانی سەرۆک لەبارەی کەمکردنەوەی بودجەوە ئاستەنگ بۆ پرۆژە زانستیەکان دروست دەکات. ئێمە لە فلۆریداوە هاتوین لەبەر ئەوەی ئەم حکوومەتی ئێستا دەیەوێت لە 40% بودجەی زانست ببڕێت. ئێمە هاوڕێیانمان و خێزانەکانمان کار بۆ EPA، NAWA و NIH دەکەین. لە ڕێی ئەمەوە خێزانەکانمان بەخێو دەکەین و خزمەتگوزاری تەندروستی بۆ خەڵکی دابین دەکەین و دەبێت دڵنیا بینەوە زەریاکان پاکن و ئێمەش لە بارێکی تەندروستیدا دەژین. بۆ هەردووکمان گرنگە نەک تەنها لەبەر موچەکانمان بەڵکو ئێمە خزمەتی نیشتیمان و جیهانیش دەکەین. خوێندکارانی زانکۆ کۆلێژەکانیش داوا دەکەن کاراسانی و هاوکاری پرۆژە و تۆژینەوە زانستیەکان بکرێت. ئێمە لێرەین تا پشتیوانی لە زانست بکەین و پشتیوانی لەوە بکەین کە دەبێ هاوکاری دارایی توێژینەوەکان بکرێت. زانستی باش بڕیار و ڕێسای باشی دەوێت. ئێمە لەو بڕوایە داین زانست کاری زۆر مەزنی کردووە بۆ بوارەکانی ئابووری و تەندروستی و ژینگە. بەداخەوە ژینگە زیانی زۆری بەرکەوتووە، پێویستە بەکردار پشتیوانی دارایی لە توێژینەوەکان بکرێت. ئەم خۆپیشاندانە هەنگاوێکی گەورە بوو بۆ گەیاندنی سەدان پەیامی گرنگ بە شێوازی جاجا نەوەی نوێش خەمی داهاتووی ئەم نیشتیمانەیەتی. ئێمە لێرەین هەرچەندە بارانیشە دەمانەوێت پێشانی خەڵک بدەین کە لەم تەمەنەی ئێمەوە کە خوێندکاری کۆلێژین باوەڕمان بەمە هەیە و خەمی زانستمانە. لەبەرەوەی ئێمە لەو باوەڕداین زانست دەتوانێت بزوتنەوەیەکی مانادار بۆ داهاتوومان دروست بکات. هیواخوازین ئەمە ببێتە ئیلهام بەخشی خەڵکانێکی زۆرتر کە هەمان هەڵوێستیان هەبێت. خۆپیشاندانی زانەکان هاوکات بوو لەگەڵ ڕۆژی جیهانی زەویدا کە لە تەواوی جیهاندا دەنگی هاوخەمی و پشتیوانی بوو ئەم تاکە سەرزەمینە بۆ ژیان بەرپاکرا. ئەم سێ هاوڕێیە لە زانکۆی دیروارەوە هاتوون کە یەکێکە لە زانکۆ زانستیەکانی ئەم وڵاتە. ئەمانەوەی بڵین ئەم پرۆگرامەی ئێمە هاوکاری بەڕێوەبردننی زۆربەی داهێنانە زانستیەکان دەکات، یارمەتی بواری تەندروستی و وزە و ژینگە و هاوکاری مرۆڤایەتی دەکات لە پێناو ژیانێکی باشتر و شایستەدا. هەموو ساڵی خۆپیشاندانی جیهانی بۆ پشتیوانیکردنی زانست و تۆژینەوەکان گەلێک وڵاتی گەورە دەگرێتەوە. خۆپیشاندەران بە جۆش و خرۆشەوە بەشداریان لەم خۆپیشاندانەدا کردبوو. نمایشی کاریکاتۆری ترامپ بەشێک بوو لە دیمەنەکان و بانگەشەی بۆ ئەوە دەکرد بەردەوام بن لە خواردنەوەی ڕۆنی مار. ئێمە هاوتەمەنی یەکترین و لە یەک قۆناغی خوێندنداین. هاوکاریکردن بۆ ئەم مەبەستە تاکە ڕێگایەکە بۆ بەڕێوەبردننی ئەم وڵاتە و ئەم نیشتیمانە و بواری ئابووریمان و جیهانیش. لە پێناوی باشترین نیشتیمان و جیهاندا بۆ پارێزگاریکردن لە جیهان و پاراستنی ژینگە. بە دروشمی زانست نەوەک بێدەنگی مناڵەکانیش لەژێر ئەم بارانەدا بە خەیاڵ و هاوخەمیە بچووکەکانی خۆیانەوە بەشداریان لەم خۆپیشاندان و ناڕەزایەدا کرد. ئاسۆ جەبار و یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.